ئەم پاشماوی خۆراکە لە چۆ دێ بەڕێزەکانم ئینسان کە پاشماوەی خۆراک لە دەمیا کۆ بێتەوە ئەوەلی کەڕژێنەکانە کە ئەو خواردنە پاشماوەیە ئاوی پیا ئەکەن چۆن ئەم کافتریایە کە پیسە بێ و چەوری لەسەر نیشێ دوایی لە ئێوارەیە پاکەکرێتەوە و غەسلەکرێت لیکەڕژێنیش بە دوای ئەو خواردنەیە ئەو لیکەڕژێنە ئەڕژێ هەمووی پاکەکاتە و تەسفیەکات و قوتێ دەیات و ئەچێتە ناو مەعیدەوە و ئینسان ئەم شتانە و ئەم پاشماوەی ناو دەم و دان و لە شوێنەکانە نامێنێتەوە کە دوایی بێ بە شوێنی نەخۆشی و شوێنی تام ناخۆشی و بۆن ناخۆشی ناودەم هەموو ئەمانە بەڕێزەکانم لە ناو شوێنێکا ڕووەدا کە بەڕاستی ئینسانەگە لێ بێبەش بوو ئەو کاتە نیعمەتی ئەمە ئەزانێت کە کاتی ئینسان تووشی نەخۆشی شەکرا بێ خوای گەورە پەنامان بە دایمە هەست بە دەموشکیەکە یاخود ئەو ئافرەتانی کە لە عادا ئەچنەوە هەست بەم نیعمەتە ئەکەن کە چەندیان لە کیس چووە لە کاتێکە ئەم لیکەڕژێنە ئیساکەنە وەکو پێویست ئیش ناکا یاخود دەمیان وشکە بە بۆنەی ئەو کەسافەی شەکرەیی کە لە ناو خوێنیانە کۆبۆتەوە